بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتەوە سپاسان دەکەم کە تا ئێستا لەگەڵمانن. من سەی ئارمانم وە ئەم بەشە لە بەرنامەکەتان پێشکەش دەکەم. لەم بەشە لە بەرنامەکە وتوێژێکمە بێ لەگەڵ هاوڕێ ساڵحی سەرداری دەبیری کومیتەی کوردستانی حیزبی حکومەتیست لە پەیوەند کێشەکانی ئەم ئاخرەی سازمانی زەحمەتکێشانی جەناحی موحتەدی و ئیلخانی لەگەڵ ڕەزای کەعبی. سەرنجتان بۆ وتوێژە ڕاکێشم. هاوڕێ ساڵحی عزیز زۆر سپاس دەکەم لەوەی کە بانگهێشتی منت قبول کرد بۆ ئەم وتوێژە. سلام هەیە هاوڕێ سەعید، منیش سپاس دەکەم کە ئەم دەرفەتت ڕوخساند و لە خزمەتم. هاوڕێ ساڵحی سەرداری تێکەڵچوونی لە نێوان ڕێکخراوی سازمانی زەحمەتکێشانە ڕوویدا هەفتەی ڕابردوو پێنجشەمەوە بوو بەهۆی گیانلەدەستدانی دوو کەس لە پێشمەرگەکانیان. ئەساسەن ئەم نۆعە لە تێکەڵچوونانە سابقەی هەیە لەناو ئەم سازمانی زەحمەتکێشان ساڵهایە. ئەمەی ئەخیر ئەم ڕووداوەی ئەخیر ئەساسەن تۆ چۆنی هەڵەسەنگێنی و بۆچی کێشای بەمە ئەمانە قەرار بوو ببن بە حیزبێک بەیەکەوە کار بکەن مژگەنیانەدا بە هەموو چۆن بوو بە بێرە کێشای؟ بەڵێ تاوانەزە هەڵەگەڕێتەوە بەم ڕووداوەی ئەخیر وەگیان بەختکردنی ئەو دوو پێشمەرگە هەژارە فەقیرە وا بووە قوربانی ڕقابەت و قودرەت تەڵەبی ناو ئەمانە هەڵەگەڕێتەوە بەشێکی طبعاً نوع ڕەفتاریان شێوە ئەمەڵکردیان سیاسەتیان گشت ئەمانە تەئسیرات هەست، بەڵام ئەساسیترین مەسئلەیەوە بە نەزەر من بووە باعث ئەم تێک هەڵچوون و ئەوانە ئەم ئختلافەوە هاتە بەرەو شێبەلەوە ئەو بەشە ئیطلاعیان داوتیان ترێمە لەگەڵ کۆمەڵی شۆڕژگەڕانین و بە قەوڵ خۆیان ئەوە کۆمەڵی زەحمەتکێشان دروستەکەینەوە و 24 ساعتی نەبر حمڵیان پێکرا. بەنظر من ئەساسەن شکستێ بوو وە ڕاست چ لە ئاستی ئێرانە و لە چە ئاستی کوردستانەوە بە تایبەت شەخصی عەبدوڵای موحتەدی کە لەگەڵ ڕەزای پاهلەوی و لە داستانی جۆرج تاون و منشوری بەناحەق ناونراوی مەسا مەسەڵەن دروست بوو. وازانم ئەساسەکەیەوە بوو کە ئەمە شکستی خواردوە هەرچی کەسە زانێت دوای ماوەیەک بە یەکۆ کارکردن لە یەک ترازان و فقط دوانی هەرماوازم عەبدوڵای موحتەدی و شین عەبادی کەسانێ وەکو ڕەزای پاهلەوی و مەسیحی نژاد و حامدی ئیسماعیل و ئەوانە ڕۆیشتن و ئەمە لە ئاستی سەراسەری ئێرانی شەوا هەبوو. مە دوایەوە دیمان کە ڕاست چۆن بەرخوردی کرد بە مخالفینی خۆی، چۆن لە خیابانەکانە حملەیە کرد بە ئازادی خوازەکان بە چەپەکان بە بنیامگەل مختلف وە مەسەڵەن کوڕی شای و سەڵتان تەڵەبیان قبول نەبوو. لە کوردستانی شا کە عەبەی موحتەدی هەر لە ئەوڵەوە هەتا ئاخر خۆی کردو بە نوێنەری خەڵکی کوردستان و ئەوانە وەختێ ئەمە شکستی خوارد هەڵگەڕاوە بۆ ناو جامعەی کوردستان و بە تایبەت بۆ ناو ئەو حیزبەوە خۆیان دروستیان کردبوو و ئیطلاعی هاوبەشیاندا و کردیان بە یەکێ بە ئیسلاح کۆمەڵیان لە نظر خۆیانەوە بەتەوان هەڵە ساڵە من دێمە نافسەکە ئەمان بووبوون بە یەکێ هەموو شتێک وا بوو یا بە پێی قسەی ڕەزای کەعبی لەگەڵ تەلەڤیزیۆنی ئێران ئینتەرناشنال ئاڵێ پرۆسەیەک مابوو خراب و کۆنگرە بگیرێ ئەمما بەڵام ئەمەری خانزادە شتێکی کاڵێ ئەمانە کامیان حەقیقەت دەڵێن ئەسڵەنجا لە درێژەی قسەکەتا فەرموو. بەڵێ من پێم وایە هیچ کامێکیان حقیقەت ناڵێن چون من ئیطلاعیەی یەکگرتنەوەی ئەو دوو سازمانم لە فەیسبووکی ڕەزای کەعبیە خۆندۆ کە ئیسا ئەو وایەژێ ئەو یەکەمین کەس بوو وابڵایی کردو وتی ئەوە یەکمان گرتووە و شایلۆغانیان کرد. بەڵام دوایی بە نظر من هەتا ئەم ئەخیرش قسەیەک ئەوان مەسەڵەن ئەویان نەبوو ولی ئەم شکستە کە هات بەسەر ڕاستە و هات بەسەر عەبەی موحتەدیە و نەبوون بە شتێکیان دەستگیر نەبوو خۆ گەڕانەوە ناو خۆیان و بلەخەرە ئەم مەسئلەیان مەسەڵ کە بۆچی لەگەڵ ڕەزا پەهلەویە و بۆچی واتان کردووە ئێقدامت کرد بۆچی لە کەسب نەپرسی بە نەزەر من عومدە بووە و کردیان ئەنا تا ئەو وەختە من نازانم چەند دقیقە وەلێ خودە بەعزێکیان وتیانە کە ئێمە ئەعزای کۆمیتەی مەرکەزی کە 38 کەس بوونین هەردووکیان تێکڵاویان کرد ئیمزایان کردووە کە
بشنە پشت ئەم پرۆژەوە عەبدوڵای موحتەدی سەرپەرستیە کرد خۆی مە هەچە کەسە من و تۆ بە تایبەت خەڵکی زۆریش عەبدوڵای موحتەدیە ناسین کە چەندێ سەرڕۆیە و چەندێ جواب کەس ناتەوە خۆی حتا خۆی کرد بە نوێنەری خەڵکی کورد بۆیە مەسەڵەن ئەم داستانەوە ئیسا ئاوا هاتە بەرۆ ئەو شکستە بوو کە بەسەریانە هات و ئەمان سعیان کرد خۆیان جیا بکەنەوە و ئەو شکستە زۆرتر بەسەر ئەوانیشان نەشکێتەوە و خۆیان لەژێر ئەم بارە ئاوا کێشا دەرەوە بۆیە وەختێ ئەلام جیایان کرد و وتیان ئێمە ئیساولا بەناو کۆمەڵی زەحمەت کێشانەوە کارخۆمانەکەین و فعالیت خۆمان ئیدامە دەین خب ئەوان ئەمەیان پێ تەحمڵ نەکرا وەک هەمیشە حتا دەنگی ناڕەزایەتی یا مخالفی ناوخۆیان نەتوانی تەحمڵ کرد وەک هەمیشە حمڵیان کرد و ئەو دوو کەسە کوژان ئەم بەشێکی بەنظرمە ئەسڵەن کول دروست بوون ئەم سازمانە شێوەی ڕەفتاری عەمەلکردی هەر لەسەر ئەم جۆرەشتانە و بەرخورد بە مخالفین و حتا سەربەنیستکردن ترۆرکردن حملە بە ئەحزابی مخالفی خۆیان ئەگەر پێیان بکرێت کەمانێکە کردویانە ئەگەر وەخت بێن منەتوانم دایان نمونە بێنەوە لە عەمەڵکرد ئەمانە لە موردیشۆ بە نەزەر من ئەوەیش شتێک بوو کە عەبەی موحتەدی نەیتوانی ئەمە قبول کە جەماعەتێژن کاکیان تایسە ئێمە لەگەڵ توابنی سەر نایە ئەچین ڕێگەیەتە هەڵەبژین کار خۆمانەکەین بۆیە ئەمە بەرزە من لەسەریان شکاوەوە حاضر نەبوو ئەمە تەحمڵکە چون لەو لایشۆ شکستی خواردبوو خۆی بە عنوان کەسێکی نازانم بە ئۆتۆریتە و بەهێز و بە نفوس لە جامعی کوردستانە قاڵب کرد بوو لەناو ئەو جبهەی ڕاستە لەم لاوە نیشاندرا کە نەخێر نەتەنیا ناو جامعی کوردستان و ناو ئەحزاب و جایەکترا بەڵکو حتا ناو حیزبەکەی خۆیان مەقبوڵ نییە و هەڵسان بەرامبەری ئەوەی تڕایەنە سادر کرد و ڕێخۆیان جیا کردو بۆیە ئەمە ئەسڵان بە نەیتوانی قبولیکاوە ئەو دەستوریان سادر کرد خۆی و دەوروبەری و عومەر ئیلخانیزادە و چەند کەسێکی تر کە ئەم جنایەکان خولقان لە زرگوێز هەڕە ساڵە جەناحی موحتەدیە ئیلخانی جار تا ئێستا عەبدوڵای موحتەدی خۆی نایەوە بەدەستەوە لەگەڵ هیچ ڕسانەیە قسە بکاتی و جوابگۆ بێ بەرامبەر بەم کردەوەی کە ئیتفاق کەوتووەوە لەوەقع ناحەقیقی تایەوە تەواوی نوکی حملەکان ئەساسەن ڕاستەوخۆ ئەویان نیشان نەگرتووە واڵێن ئەمە لە ژێرسەری ئەوایە فەرمانی چون پێشمەرگە لە خۆڕا ئەمە هینیە جمهوری ئیسلامی نیە بڵێ وە سەر ڕۆیانە کردیانە خودسەر بە ئیستلاح یانی ریهای ئاتەش بە اختیار بەڵکو ئەمە فەرمانی ئەوی لە پشتە تا ئێستا نەهاتووە جوابگۆ بێت لە ئاسی ئەم کردەوە جنایەتکارانەیە کە 2 نەفەر کوژراون ئایا جەناحەکەی ڕەزای کەعبی بێتاوانە لەمەیە نەک لە کوشتنی و 2 نەفەرە فەقەت کولەن لە پرۆژەی ئەم جەرەیانە سیاسیەی کە لە 2000ەوە شکلی گرتووە و ئەمەی کە باست کرد سازمانێکە کە تەرحی ترۆریان بووە تەرحی کوشتنی نەیاری سیاسی خۆیان بووە حتا کەسانی ناوخۆشیان کوشتووە تۆ تاریخچەیە بۆ خەڵکی کوردستان زیاتر ڕوونەکەیتەوە بەڵێ تا نازەوە ئەم موردە مشەخەسە ئیشارەت پێکرد ئەمە خەتای عەبەی موحتەدی ئەوانە بەڵام لە پێگرتنی سازمانی زەحمەت کێشان لە جیابوونەوەیان لە کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە بەرخورد بە مخالفینیانە و لە سیاسەتێکاوا تایسە حتا ئەو سیاستەوە لە جورجتاو ناچۆبەرۆ ئەمانە لەگەڵ یا تەوافقیان بووە ئیتفاقاً ڕەزای کەعبی و دەوروبەرەکەی کەسانێک بوون واز زۆر تونتر بوون لە عومەری خانیزادە مخالفەتیان بەرامبەر هینیان مەسەڵەن بۆ نمونە بێژم وەختێ قار بووە من و حەمێ ڕاستی ترۆرکەن کە یەکێ لە کادرەکان خۆیان هات لەسەر شاشە لە بەرچاو عالەمەوەتی یا قرار بوو مەسەڵەن ڕەحمە حسەیزادە ترۆرکەن کادرێکی تریان هاتووە و جێی متمانەی خۆیان بۆ عەلەنی ئیعلامی کرد کە منیان ناردووە ئەمانە بکوژن اتفاقاً قسەی ئاخر ڕەزا کەعبی کردوێسی ئەو وەختە ڕەزا کەعبی لە ئوردوگاکا بووە و تەسمیم نەهایی گیراوە کە بێن ترۆر لە عەقل من و حەمەی ڕاستی و ڕەحمانی حسەینزادە بکەن و هەوڵەدا قەناعەتی پێ بکات کە بۆ نایکەی بەڵێ یا مەسەڵەن
خود الرزال لە وەختا لەوێ بووەوە عەبدوڵای مهتەدی یەژێ ئێمە دەبێ هەر لە ئێستەوە تەکلیفی کۆمەڵە ڕۆشتکرد یەک کۆمەڵە دەبێ بچێتە ئێران ئەویش ئەم کۆمەڵەیە دەمچێ ئێمە حەملەکەین بەم کۆمەڵەی سەیبراهیم و ئانە و ئوردوگاکەیان یەک دوو جاریش تەقەیان لێکردن و حەمڵەیان پێکردن بە RPG لێیاندا بەڵام خب ناو خۆیانە کەسانی مخالف بوون و بەریان گرتووە بە ئەوە کە ئەم کوشتار و شەڕ و دەرگیریان بێ ڕزای کەعبی هیچ کە نەیبیستوە لێ یا ئەترافیان ئەو کە لەو داستانانە لەو ترۆرانە لەو اتخاذی ئەو سیاستانەوە ئەم سازمانە کردوێسی مەسەڵەن مەوزەعێکی بووبێت دروسە 2007 لە یەک جیابوونەوە و ئەمە ئەوەڵین ئیسە دروسە دوو نەفەر بەداخەوە بە کەلاشنکۆڤ یا بە قەناسە کوژراون و لێ 2007 کەمتر لە یەکیان نەدا بە پارە ئاجۆر بە چەقۆ وەختی ئاسایشی سلێمانی هات ئەنا هەر ئەو وەختە بە تفەنگ یەکیان یەبڕیۆ هات ساڵ 2007 ئەم جەماعەت عەبدوڵڵا و لەلایەکەوە لەگەڵ عومەر و ڕەزاکە بەیەکەوە بوون وە سازمانی زەحمەت کێشانیان دروست کرد دایان لە یەک چوزانم تەرحی ترۆر یەکتریان بوو ولی ئاسایش فریا کەوت و مانع بوون ڕێخوایان گرتە بەر و ئەمەش ڕێخوایان گرتە بەر یەک زەڕە لەبار سیاسیۆ تۆ نابینی ئەم جەناحەی تر وای سەر ڕەزا و ئەترافیانی ئینەکەن مەسەڵەن سیاستێکی جیاواز لە سیاستی عەبدوڵای مهتەدی و ئەو بەشە لە ڕاهبەری سازمانی زەحمەت کێشان مەسەڵەن اتخازیان کردبێ بەرامبەر مخالفینیان لەسەر مەسایلێک وا هاتوسە بەرۆ هیچ کە ئێمە تام ئاخرن نەمان بیست و نەماندی مەسەڵەن عەلەی عەبدوڵای مهتەدی واچوو لەگەڵ کوڕشا و منشوری مەحسا و جورجتاون و ئەو داستانەوە هەچێکە سەرزانی و عەلەم خۆلاز زۆر بە بۆق و کەڕەنا و بودگاهای تەبلیغاتی ڕاست و پرۆغەربی ئێران چووە پشتی تەبلیغاتی زۆریان بۆ کرد بۆ ئەو منشورە و بۆ ئەو هەشت کەسە و بۆ جورجتاون و ئەوانە هیچ کەس نەیدی لەم ئاخرا من مانگێ لەمەوە برد شتێکم دیلێ تویتێکی کردبوو کە هەر منشورێک نازانم حەقی خەڵکی کوردنا قابل قبول نییە ئەوە تەنیا اعترازێ بووە ئێمە بیستومانە لە ڕزای کەعبی وا دیار بوویتر ئەو وەختە بوو وا وردە ئەو جەماعەتە لە یەک جیا بوونەوە هەشت کەسە ڕەزا پەهلەوی و حامد و عەبدوڵڵا و کێوکێ ڕزای کەعبیش ئەمەی کرد و دواییم دیار بووە لەو وەختەوەی تر ئەم جەماعەت دەستیان کرۆ بە قسە و باز ناوخوانەوە نەهایەتەن شەوێ بە لە ئەم جەنایەتە کۆبوونیان بۆ بەنتیجە نەگەیشتن و ئەمان هاتوونسە بۆ ئەم ئوردوگاکە و ئەو ئیتفاقە 24 ساعتی نەبر واقعاً من شەو لە بیرمە کە قسەی لەسەر ئیتراعەکەیاندا بەیانی سعات 6 هەڵسام دیم وتراوە حەملە کراوە کەس کوژراوە کەس بریندار بووە بۆیە نەخێر ئێمە لە ئەم تاریخا هیچ ئاسەوارێک نابینین کە سیاستێکی جیاواز لەسەر مەسایل چوانم هەموو مەسایلێکی سیاسی و جامعەی ئێران و کوردستان و منتەقا ڕوویداوە ئەمان سیاستی جیاوازیان اتخاذ کردبێت سپاس وەکو کۆمیتەی کوردستان ڕاگەیاندنتاندا لە پەیوەند بە مەسەلەیە و بەتوندی هێرشتان کردە سەر ئەم لایەنە یعنی یا ئەو دوو لایەنە کە لیان کوژراوە بە تایبەتی لە لایەنەکەی تر و ئیدانەتان کردووە وتوتانەکەمانە حیزبی سیاسی نین بەبەستان چێ لەوەی کە حیزبی سیاسی نین تعریفی حیزبی سیاسی چێوە ئەمانە نین بۆ وان بەڵێ ئەمانە حل لە ڕۆژی ئەوەڵەوە کە حزبیان دروستکەوە بەناکەی لەسەر تەوتە ئەبوو حەچێک کەسە ئەزانێ ئەو وەختە عەبدوڵای مهتەدی لەناو حیزب کۆمونیست ئێرانە بوون و ناو کۆمەڵەی سازمان کوردستان حیزب کۆمونیست ئێران بوو دوای ئەوە کە ڕێی نایەرێ بێ بە کۆمیتەی مەرکەزی حیزبی کۆمونیستی ئێران ئەکەوێتە بەرامبەرکێوە نیرو جەمەکاتەوە نەتەنیا نیرو جەمەکات و ناو تەشکیلاتەکە بەڵکو ئەچێ بە دوور لە هیچ هەموو پرنسیپێکی حیزبی لەگەڵێکی نیشتمانیە تەماسەگرێ بە دزیەوە پۆڵ و پارە پەیاکە بۆ ئەوە خەڵک بسێنێ و هێز بنێ بە یەک و لە ئاخرا لەگەڵ حیزب کۆمونیست ئێران و کۆمەڵا لە ئوردوگای زڕگوێز وتیان هەرچەند ئەقەیوتیاشێ ئێمە 50 ئیمکانات و تەسلیحات و هەموو شتێکمان پێ بدەن
وە زۆریان هاورد وە بە زۆر تفەنگ و بە زۆر ئیمکاناتی وا خسپیانی اختیاریان و بە زۆر پشتیوانی و حمایەتی وا ئەو وەختەیە یەکێتی نیشتمانی لە ئەمانەی کرد ئەم سازمانیان دروست کرد یعنی لەسەر سنەتێکی سیاسی ئیسا ڕاستە چەپە خۆ ئەوانە حزبیان دروست نەکرد لەسەر ئەساسنامە و مەرامنامە و نازانمەوە بالاخره حزبێک دروستە بێت چوارچێوەیەکی هەست مناسباتەکەی معلومە ئەساسنامەکەی معلومە انتخابات و ڕەهبەریەکەی معلومە حق و حقوق کادر و کنگرە و ئەوانە معلومە بەڵام ئەو سازمانەوە ئاوانریا بەیەکۆ حەد لە ئەوڵۆ ئاوە دروست بوو و بە شدەت فاڵانج بوو هێشتا ماوەیە بوو دروست بوون ئەوەڵی مهرمان بوو مەدرسە خەریک بوو شروع بوو داوایان کرد لە هەچێ کەسە لە شارەکان و دێهات و قەسەبچە و شارەکان کوردستانە کەس بە فارسی قسە نەکا ئەو ڕۆژە یانێ تۆی چوزانم دووبەرەکایەتی تۆی ناسیۆنالیزمیکی کوێری فاشیستانیان ڕشت دەرنەتیجە ئەمانە هەتا ئیسە چاوی لێ بکەی لە بارینۆ نەبووە کەسێک لەو سەرەوە چێت تەسیم مەگرێ بۆ خۆی هەچی ئەمکانەتە لە اختیار خۆیان وها نییە مەسەڵەن ئەچوزانم ئەو کۆمەڵەوە ئێمە ئەمە ناسی من و تۆ بووین و عەبدوڵڵا عومەریشی تیا بوو کە یاوەها بوو پێشمەرگە وەکو لە بەردەستیانایە امتیازی جیاوازیان هەیە حەچێ سروەت و سامانە لە اختیاریانە بەلەخەرە ئەو خەڵکەوە یەکۆم بارزەیان نەکرد صاحبی ڕەئی بەرابەر نازام ساحی ئیمکاناتی بەرابەر بوون ئەمانە مطلقاً وانییە سروەت و سامانێکی کەڵەکەیان کردووە لێ ئیسفادەکەن و پێشمەرگەی کوڕەهەژار و فەقیر ئەوانەوە ماونەسەوە بەلایەن یا ئەو کەسانەوە سابقەن لەگەڵیانە بوون هەر وەکو بەردە چایان لێەکەن وەکو بەڵێ فەرموو ببوورە من کاتەکەم کەم ماوە بەڵام یەک پرسیاری گرنگم هەیە جا بۆیە لێ دەکەم ئەزانم زۆربەی کەسەکانی لە ئەرتەشە لە شوێنی جۆراو جۆر پیرۆژارن ئەبنس و تەمەنی لەم قەزیەیە ئەوانەی کە کوژراون مناڵی عەبدوڵڵای مۆحتەدی لە جێکی گەرم و نەرم و خۆش و حەقی خۆشیەتی مناڵ کە پەیوەندی سیاسی نییە بە دایک و باوکەوە ئەمە ئەبێ بۆ ئەم مناڵە بەڕەسمی بناسرێ ئەمما نادڵسۆزی ئەم کەسانە بۆ مناڵی خەڵک مەسئلەی جددیە ئەوەی کە بۆ مناڵی خەڵکێوێ ئایا بۆ مناڵەکەی خۆشەوێ ئەم شەرافەتەی تایە بەحس لەسەرەوەیە ئەم خەڵکت بە ناحەق چونەتە لای ئەمانە نازانم پێیان وایە ئەمانە ناوی بنین کوردایەتی ناوێنین سۆسیالیزم ناوێنین دفاع لە خەڵکی کوردستان لە ئاسی لە تەقابل لەگەڵ جمهوری ئیسلامی بە هەر دەلیلێک چونەتە ناویان ئێوە دابانگەشتان کردوون کە ریزەکانیان بەجێبێڵن ئەوە یەک لە لایەک کەشەوە خەڵکی کوردستان دەبێت تەکلیفی خۆی لەگەڵ ئەمانە ڕوون بکە لە 2 دقیقەیە ئەکرێت تۆزیحاتێکمان بۆ بدەیت لەتاوان ئازا هەڵە گەڕێتەوە من وازانم ئیمکانی هەیە کە ئەو سەفە بەجێبێڵن و هەر ئێستا نەتەنیا لە سەفی پێشمەرگەی خوارەوە لە سەدحی بانیشەوە ئەلعان ئیمڕۆ من دیم لە دوێشەوە حدود 7-8 کەس لە کادرهای ئەسڵیان لە سەدحی کۆمیتەی مەرکەزی و کۆمیسیۆن نظامی و مەسئولین ڕەدەهای مختلف حاضر نەبوون وەوتیانەی ترەوەی مەچینە دەرەوە چون ئەمە هیچی لەو شتانە لە کۆمەڵە ناچێ و خۆشبەختانە ئەم تەبلیغاتە واکرا ئەم ئیفشاگەریانە واکرا ئەم نەقدە واکرا تأثیر خۆی بووە خۆ ئەو کەسانەوە ئیسە لە سفوفی ئەوانان ئەبینن لە شارەکان کوردستان عێراقا عەلارەغم حەچێ مشکلاتەوە حکوومەتی هەرێم دێنێتێ بەرەوە پەناهەندەکان عەلارەغمەوە بە عنوان پەناهەندە بە ڕسمێناسێ هەزاران کەس لە شارەکان کوردستانە خەریک کاریگەرین زندگی خۆیان تەمینەکەن یەک شت لێرە دێتی پێشەوە ئایا گیانی ئەمانە تەزمینەکرێت چون عەبدوڵڵای مۆحتەدی یەکێک لەوانەیە کە وەکو تەبەکارێکی سیاسی وایە فاڵانجیستە و احتمالی تێرۆرکردنی ئەوانش لەلایەنەوە بە نظر من ئیتر وها نەماوە یانێ ئەم ئیتفاقەوە کەوت ئیتفاقەن عەبەی مۆحتەدی و دارودسێ عەبەی مۆحتەدی زۆر بەهێز کردووە بۆەوە عەبەی مۆحتەدی بەو کادرانە و بەو پێشمەرگانەوە کەس بوو و حتا لە نظر حکوومەتی هەرێم و ئەو حزب و جیانەتە وا لەوێن عەبدوڵڵای مۆحتەدی ئوفتی کردووە وەلعان دەیان کەس سەفی عەبدوڵڵای مۆحتەدیان بەجێهێشتووە لە 15 سانیە بۆمان بڵێ
خەڵکی کوردستانی بێت چی بکەم بەرامبەر بم خەڵکی کوردستان بەرزم پشار بێن بۆ ئەمانە ئەبێ ئەمانە تەنیا خەڵکی کوردستان ئەحزاب فعالین سیاسی جریانات و بەتایبەت خەڵکی کوردستان ئەبێ فشاریان بۆ بێن ئەمانە سەلاحیەتیان نییە لەو ڕاهبەری ئەم جریانات و ئەوانە بن ئەگەر ئەم اتفاقا نەکەوێ و خەڵک گیان فشایان بۆ نێنێ وە سفوفیان جێنەیەڵە بە نظر من ئەکرێت داهاتوە ئەمانە جنایەت زیاتر بخڵکەن. زۆر سپاس دەکەم هاوڕە ساڵی سەرداری بۆەوەی کات یەکتیاریمە قەراردا. منیش سپاسدانەکەم. بینەرانی عزیز مەمنون لەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون، کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوەکەن.